ئەوەی پاڤڵ تاڵبانی دژی لە هەورشێخ جەنگی کردی سەددام حوسێنیش نەی کردبوو. تەنانەت لە غەزەش ڕووداوی لەم شێوەیە ڕووی نەداوە. ئەوە قسەی ئاراس شێخ جەنگی برای لە هەورشێخ جەنگیە. ئەمڕۆ ئاراس شێخ جەنگی برای لە هەورشێخ جەنگی لەبارەی ڕووداوەکی لە لازارەوە ڕایگەیاند کە بە درۆن و هەمەڕ و دەبابە هێرشکراوەتە سەر لە لازار و شوێنی حەوانەوەی لە هەورشێخ جەنگی. لە کاتێکدا ئەو ئەندامی پەرلەمانی کوردستانە و پارێزبەندی هەیە بەربژێریشە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق و ئەندامی ئەنجومەنی ئاسایشیشە. ناوبراو سەبارەت بە شێواز و چۆنیتی دادگایکردنی لە هەورشێخ جەنگی برای داوای کرد کە نایەوێت بە هیچ شێوەیەک لە سلێمانی دادگای بکرێت و باوەڕیان بە دادگای سلێمانی نییە، بەڵکو ئەوان داوا دەکەن لە هەورشێخ جەنگی و براکانی و کەسانی کە لەگەڵی بوون لە دادگای هەولێر یان بەغدا دادگای بکرێن و بۆ ئەماش پارێزەر دەگرن. ئاراس شێخ جەنگی بۆ یەکەم جار ئاشکرای کرد کە هێزی کۆماندۆ یەکێتی هێزێکی حکومی نییە و کەس نازانێت سەربەکەیە، بەڵام هێزی دوو پشک واتە هێزەکەی لە هەورشێخ جەنگی موچە لە ئەنجومەنی ئاسایش وەردەگرێت و هێزێکی تەواو حکومی و ڕێگە پێدراوە، هێزێکی حزبی و چاکلایەن نییە.